یابان ئەگەر حساب بکەین زۆرترین ڕێژەی نەخۆشە نەفسیەکان لە یابانە لە جیهاندا. نەخۆشی نەفسی یعنی نەمانی خێزان و تاک و نائاسودەیی تاک. یابان ساڵانە زیاتر لە 30,000 کەس خۆی ئەکوژێت. یابان پیرترین وڵاتە لە جیهاندا، یعنی ڕێژەی پیری دەرەجەیەکە لە یاباندا لە چاو وڵاتەکانی ترە. ئیتالیا دووەم وڵاتە لە ڕێژەی پیریە. باشە خۆشەویستان، لە هەمان کاتیشدا ئەبینین لە ڕێژەی خۆکوشتنە یەکەم وڵاتە لە جیهاندا یابان. دووەم وڵات چێندەرە سویدە. ئەم جەمسەری دنیا بۆ ئەم سەری جەمسەری دنیادا سوید دووەم وڵاتێکە ڕێژەی خۆکوشتن تێدا زۆرە. لە دوای ئەوەدا ئەگەر بێت حسابی ئەڵمانیا بکەین، لە ئەڵمانیادا یەک لە سەر سێی نەخۆشی نەفسی هەیە. یەک لە سەر سێ، ئەڵمانیا 83 ملیۆنە، ئەگەر یەک لە سەر سێ حساب بکەین کاتە 27 ملیۆن و نیو دانیشتوانی ئەڵمانیا ئاگادار بە. مەبەست تەنها ئەڵمانەکان خودی خۆیان نینە یان سویدەکان خودی خۆیانە، دانیشتوانەکە ێجە کووردە عەرەبە پەنابەرەکانە، کۆچبەرەکان وەکو پۆڵۆنی و بوڵغاری ئەوانە بەوانیش ئەگرێتەوە، چونکە سیستەمەکە کاریگەری هەیە بۆ سەر تاکتاکی دانیشتوانەکەیە. لە ئەڵمانیا 27 ملیۆن و نیو ئاخر ئاماری ماجی 2018 لابوو کە لە تەلەڤیزۆنیشا باسی کرد و بە خودی خۆشم لەو کەسم سوال کرد کە پسپۆر بوو لە نەخۆشی نەفسیەکانە کە لە لام بوو، وتم ئاخر ڕێژەت چەندە لە لات؟ گوتی یەک لە سەر سێیە. گوتم لە تەلەڤیزۆنیش هەمان ڕێژەی وت. و لەو 27 ملیۆن و نیوە لە ئەڵمانیا 6 ملیۆنی زیاتر ئەو پەڕیەتی سوچی خۆتان نەزان نەخۆش نەفسیەکان قۆناغ بە قۆناغە، ئاخر قۆناغی کە بیر لە خۆکوشت نەکاتەوە 6 ملیۆنی زیاتر لە قۆناغی کۆتاییدایە. ئەی باشە ئەو معاشە و ئەو پارە و ئەو ڕازاندنەوەی وڵات باشە چی وایان لێکات ئەو خەڵکانە تووشی نەخۆشی نەفسی بن؟ چی وایان لێکاتن کە ئەمان نەتوانن سەعادەت بەختەوەری دەستە بەر بکەن؟ ئەی باشە ئێمەی کە مسلمان لە ناویاندا ئەژین یاخود لە ناو ئێمەدا ئەژن ئەوان پێتان وایە ئەو بەختەوەری کە لە وڵاتی خۆی نێتوانین دەستە بەر بکات ئەتوانی بیهێنێت بە وڵاتەکانی ئێمەش لاسایان بکەینەوە؟ کاتێک کە باسی نەخۆشی نەفسیەکەین چەند ئامارێکی کوردستانان بۆ ئەندێن ئەڵێن مامۆستا لە کوردستانیش هەمان کێشە هەیە. وتوێتم خۆشەویستەکەم ڕاست دەکەی بەڕێزەکەم، یەک کێشەیە، یەک دنیا ئەمڕۆ یەک گوندە، یەک سیستەمە، یەک دەردە، یەک ئامانجە. هەدەفەکەشیان پێکاوە، تەنها ڕێژەکەیان جیاوازە، ئەجینا هەر هەمووی وەکو یەکە. بزانە ڕێژەی نەخۆشی نەفسیەکان چەندە زۆر بووە. بۆ چونکە لە کوردستانیشە هەر ئەڵمانیەتە، عێراق هەر ئەڵمانیەتە، کەمیان زۆر. لە هەر 52 دقیقەیەکە لە ئەڵمانیای کەسێک خۆی ئەکوژێت. شەرنی ئەڵمانیش بێ ها بەتەنیا ئاگادار بن. کوردم بینیوە خۆی کوشتووە. لای برادرێک بووم وتی پیاسێکمان کرد، وتی ئەم دارێکەی بینی، وتی کوردێک ئەلێرە خۆی کوشت، جیرانمان بوو خۆی بە دارەکەی هەڵواسی بوو بە پەتێکەوە. باشە ئێستا کوردە ناسم لە نەخۆشی نەفسیەکانە لە خەستەخانەکانە بەواسطەی ئەو سەردانی ئەو نەخۆشخانەیەشم کرد، خەستەخانەیەک بوو گوندێک بوو تەواو هەمووی نەخۆشی نەفسی بوون. بەداخۆ کوردی ڕۆژهەڵاتی خۆمان بوو. والحەز جیاوازی نیە، یعنی مە بەسمەوە نییە، بەس تا ئێستا کەس نازانم کە سوکارەکەی تا ئێستا دیار نییە سەردانی بکەن پیتێکی ئەوەلی بە نیوی جیم دەست پێکات. ئەگەر لە کوردەکانی ڕۆژهەڵات برایەکانی بەڕێز کەسێکیان لێ بزر بووە کوڕێکی باڵا بەرزەکە زۆر زەعیفە، بە هەر لەگەڵ ئەوەشدا ئەمە ئاماژە پێ بکەین، با پەیوەندی پێوە بکەن پیتی ئەوەلی بە جیم دەست پێکات. ئەم کوڕە گەنجە تەمەین تقریبا 30 ساڵێکە، تا ئێستا کە سوکاری نازانم دیار نییە. والحاصل یعنی کەمیان زۆر خەڵکانێکی زۆرمان بینی و لەو جۆرانە لە کوردەکانی خۆمان، لە عەرەبمان بینیوە، لە تورکمان بینیوە، لە ئەڵمانەکانمان بینیوە، لە فیلەندی لەوانە بە هەمان شێوە لە هەموو جیهاندا ئەم نەخۆشیە بەربڵاوە. لەبەرچی باشە بە ئەڵمانی بوون ئەمەمان بۆ دەستە بەرەکات کە مرۆڤایەتی بەرەو لە ناوچوون بچێت یان بەرەو بەختەوەری بچێت. بەڵام ئامارەکان شتێکترمان پێشانەدات کەواتە شتێک نییە بە ناوی بەختەوەری لە عالەمی ئەلمانیەتە، لە حەزارەتی غەربیە، چونکە بۆ خۆیان نەیانتوانین دەستە بەری بکەن. معقول نییە لە 83 ملیۆنی ئەڵمان 27 ملیۆنی و نیوی نەخۆشی نەفسی هەبێت.